حەمد و سەنا و سوپاسی شکری خۆیەکەم کە خوا کوڕێکیەوەی بە من بەخشیوە دوو کڕوەی بە من بەخشیوە کە ئەویان لە پێناوی لە چیمەن شەهید کراوە لە ڕاپەڕینی نەوە یەکەم ئەمی تریشیان لەو زەمانەوە ئیتر هەم لە مناڵیەوە هەر کورتپەروەر بوون مناڵی من هەموویان هەر کورتپەروەر من شانازی پێوەکەم کە ئەم خەڵکە لە چوارپارچەی کوردستان و لە دەرێ وڵات کە ئەمنە بەهین بۆ ئەو کوڕێ من شانازی پێوەکەم کە خوا کوڕێکی وا بە من داوە مناڵ بۆ پارەی دۆزی و تۆڵی گرتۆ دایەتی بە من دامانتە بە ساحێبەکە و پارەی یعنی خەرج نەکردەوە تێتی پارەم دۆزیێتۆ دای بەنە بە باوکی بردوێتی گەڕاوە صاحب پارەکەی دۆزیوەتۆ دایەتیەوە بە ساحێبەکەی چووە لە مەوقیفە پاسەکانە کابرا پارەی بژاردەوە پارەکەی لە دەست کەوتوەتە خوار و 5 دینار ڕەفیقەی توێتی مەی دەڕۆ وتێتی بانام بەدەمتا لە 6 ئەفریدایی بووە تێتی بانام بەدەمتا پارەکە گەتۆ لێ دەکەوە تێتیەوە پارەی تۆ پیاوەتوێتی منێ وتی بای تۆتی منیە وتی کە پارە بژار لە دەستەکەوتە خوارە کابرا لە خۆشیە باڵی لێ پیا بوو کە ئەو کوڕە ئەو 5 دیناری لە عەرزەکەڵ گرت و داوێت دە ساحێبەکەی هەستی هەر باسی ناکرێت لەوانە هەر باسی ناکرێت هەستی ئەمنە هەستی جوان بوو ئەمنە ڕێک و پێک بوو ئەمنە عاقڵ بوو لە مەکتەبە کولی ساڵی یەکەم بوو هەموو مناڵەکانم شوولی لەسەری ساڵە هەموویان یەکەم بوو هەمووی بە هەدیەوە هاتووە لە مەکتەب حەد بێدە مناڵەکانم هەمووی بێدەنگە ئەوش هەر بێدەنگ بوو ئەنجا چوە حوجرە لە حوجرە لە ساڵی وابزانم 87 وانە بوو قورئانی پیرۆزی ختم کرد یەکەم بوو لە قورئان خوێندنە لە ئەوقاف و هەدیە قورئانیان بە هەدیەمان لە ئەو قورئانەکەیەتی قورئانی هەدیەی لە ئەوقاف بۆ چووە لە هەموو شتێکانی زۆر زیرەک بوو عاقڵ بوو لە مەکتەب دائیمەن یەکەم بوو لە عەدادیە لە متەوەستە لە جامیعە ئەگەر ئەو ساڵیش کوڕەکەم شەهید نەبوو لە چیمەن بە تەمای کولیەی تو ببینێتە کە ئێمە کوڕەکەم شەهید بوو مەکتەبیش نەبوو هەتا هاتینەوە مانگی هاتینەوە 50 ڕۆژمان پێچوو تا تەعزیە تەواو بوو هێتر دەرزی نەخۆن وتی ئیمتیحان نام کاتی ئیمتیحانیدا کولی فیزیا و علوم فیزیا وەریگرت ئەگناو بە تەمای کولی تو بوو ئیسش حەد دائیمەن دەستیان بەسەریەکانە و یعنی ئیتر باس ناکرێن هەموویان ئەو ڕۆژەی کاتوتۆ ڕۆژی 21 مانگ لە ماڵی خۆمان بوو وتی دایکە تەلەفۆنی کرد بۆ خوشکەکانی هاتنە بۆیرە هەتا سەعات 5 ئێوەرە بەیەکەوە ڕەستمان گرت و پێکەنین و گاڵتە و سوحبەتمان کردبوو هەتا من خۆم پێم و یاخوا بەخێر بێ میوانی ئازیز یان ڕۆژێ بەهاریان شەوێ پاییزە و تمەمەی تو گاتووە 21 مانگە لە بینی هەردووکیان هەیە تعاملی زۆر خۆش بوو لەگەڵ خزمان لەگەڵ دراوسەیە لەگەڵ ڕەفیقە لەگەڵ مناڵەکانمە لەگەڵ هەموو عالەمە بێتەماح بوو سەلار بوو عاقڵ بوو زیرەک بوو هەموو شتێکی تیا بوو کورتپەروەر بوو حەزێکە دایمە کورد ئازاد بێ حەزێکە دایمە دوژمن لە ناو کچیە حەزی لێ بوو ڕێچن لێوە مامەڕیشەوانی لێ بوو پێشمەرگەی لێ بوو حەزیان بیستن بۆ لێ مامەڕیشەوان بۆ نەوە پێشمەرگەن ئیتر شەهید لێ بەقید نیایە حەز و پولای مامەڕیشە بوو ئەرە وەڵا ئەوانیشە چون سەردانی پێشمەرگیانێکی لێ ئاخر پێشمەرگەت ماڵی مامەغەیدانی بوو مامەغەیدان لە سێ نامگویان لەولیان بوو ئەوەن دایمە پڕماڵی یعنی هەردوو بنە ماڵەکەمان دایمە وەکو مەخەڕوا بوو کەیتەوان چون لەگەڵەوە ناچنە دەرەوە هات نەژوو نیوەی ساڵ کە مەکتەبە تەعتیل نابێ ئیتە ئەو هاتووە نیوەی ساڵ بوو وتی وڵا دایک کەسم بۆ هەولێرتم بوویتی وڵا باوکم بڵێچم بۆ هەولێر یوتم بۆچی وتی وڵا هەرچم ئیتە هیچینەوە کە هیچینەوەی تڕۆی کە کاتێ جوابمان بۆ هاوتی ئەڵا چوون بۆ شاخی کێوەڕەش وە پەروەردە چون لێ بۆ ناو پەکەکە لێ پەروەردە لەگەڵ ڕەفیقانی ئیتە وڵا باوکشی دوو سێ جار چوو بۆ لای نازەمە بینی و نەیبینی هەتا تا مانگی هەشت تۆ سەرێکی لێ داین مانگی 11 بوو 12 هاتەوە بیرم نەماوە وتی وڵا دایەچم بۆ سووریا وتم بۆچی بۆ سووریا وتی وڵا چم بۆ لای سەرۆکە هاچیان گریان بۆ خۆم کەش و خۆم بڕی بادڕۆ نەکرد نابێ بڕۆیتی بەخوا تازە قەرار ناوە لەگەڵی ڕۆژمە هات حەوشەکە ئەنی هەڤاڵی لەگەڵ هاو تر خوا حافزم لێنتم بۆ خوابچی بۆ خوا حافزبووی لێ ناکەم وتی بەخوا دەچم هەڕۆم تا قەرارم داوە خوا حافزم لێ نەکرێدا وەڵا ڕۆی ئیتر دەنگی نەبوو 13 مانگ دەنگی نەبوو
ئیتر دەنگی نەبوو تر کەس نێزانێ ئەجا لە ناو حەوتا شەڕێکی زۆر گەرم بوو ناو حەوت نیوەی هەڤار شەید زۆر لە ناو حەوتە کە شەید زۆر بووی تر کەس نایدا ئەم ماڵەمان دایما پڕ بوو لە خزم و پڕ بوو لە خزمی تر هاتم هاوارەوە بۆ هاڵ و هاڵ نەبوو هیچ نەبوو وەڵا هیچ نەبوو تر کە وازام 11 مانگی پێچوو وەڵا ڕۆژکیان بەیانەیەکیان ئامانج و مناڵەکان چوون بۆ مەکتەبەر من و دوومنە دکتۆر ڕزگار و نیان لە ماڵ بووین لەگەڵ کاکە ژارە تەلەفۆنیان بۆ حاجی غەیب بکە عافیکە وتیان کاک حاجی مەخارێ لای هینابوو لای فولکەی دەستەکا بوو وتیان کاک حاجی وەرە بۆیە وەڵا کە ئەو چوو وەڵا تەلەفۆنی وتی سەعدە وتم وتی ڕزگار هاتووە دیار هاتۆتە وەرە وەڵام بەشە سانی لەگەڵ هەژار و نیان وام شکۆلە بوون دکتۆر ڕزگار چوون بۆ فولکەی دەستەکە بۆ لای وڵایەتە لێ چاو خۆشتی ئەو خۆشیە بە ناشکریخوانی بە خۆش بوو ئەمە نەخۆش بوو چاومان پێکەوت و ڕەسم گرتن و جەرگ سووتان قەت باسی ناکرێن هیچ شتێنیە لەگەڵ جەرگ سووتانە باسی کرێ بەڵام من ئەمنە پێخۆشحاڵم ئەمنە پێخۆشحاڵم کە ئەو کوڕێنە سەری بەرز کردوەوە کە ئەوە سەری من بەرزە لە هەموو ئەوروپا و لە هەموو چوارپارچەی کوردستانە کەەوە بۆ کوڕێم نەکرێ من زۆر پێی سەربەرزی پەیام ئەوەیە ڕێبازگەی بەرنەدەن هەتا کوردستان ڕزگارێ بێت بۆ تا ئیشەڵڵا ئەم تیرۆریستانە و لە تەوانی کە ناحەزە لە کۆڵی کورد دەبێت و پەیامێن من ئەوەیە هەوڵات تاخر نەکەریست